بەناوی خوای گەورە و میهرەبان من مەریەم لەتیف مەحموود کاندیدی ژمارە 5 لە لیستی 147 کۆمەڵ لە بازنەی هەولێر. هاوڵاتیانی ئازیز، هەرێمەکەمان لە سایەی دەسەڵاتێکی ستەمکار و تاکڕە و کە بەرژەوەندی کەسێ و حزبی دەخەنە پێش بەرژەوەندیەکانی ئێوەوە لە هەموو لایەکەوە ڕوبەڕووی گرفت و قەیران بووینەتەوە. سەرەڕای نەبوونی خزمەتگوزاریەکان و قەیرانی ئابووری و پێنەدان و دواکەوتنی موچە، ئەم دەسەڵاتەی بەدەنجی ئێوە دەسەڵاتی لە دەستگرتووە، خەریکە خێزان و کۆمەلگاکەشمان لە ڕووی پەروەردەی جوانی کوردانەی ئیسلامیانە لادەدات. هەروە ژیان و گوزەرانی بۆ سەخت و ئاڵۆز کردوین، خەریکە خێزانەکانیشمان هەڵدەوەشێنێتەوە. دەنگ دەری ئازیز، دەنجی تۆ چارە نووسازە لە داهاتوی خۆمان و نەوەکانمان و کۆمەلگاکەمان. بۆیە بەرپرسیارانە بەشداری دەنگدان بکە، متمانەی خۆت بە لیست و کاندیدێک ببەخشە کە لە خەمی هەموواندایە بێ جیاوازی. ئێمە بە پشتبەستن بە بیر و باوەڕمان و ئەزمون و کاری دایان ساڵەمان لە کای پەروەردە و پاراستنی خێزان و بەها باڵاکانی کۆمەلگاکەمان خۆمان بۆ ئەم هەڵبژاردنە بەربژێر کردووە تا بە متمانەی ئێوەوە لە پەرلەمان و بە یاسا شەڕی پاراستنی خێزان و کۆمەلگاکەمان بکەین.